کەس ناتوانێت بڵێ ئەم سنوورەی من ئیتر تەواو و ئەویتر هەمووی بۆ دەرەوە. هەر کاتێ ئومەت وای کردبێ هەمیشە لە فەشەلا بووە. طبعاً دوو زەمن بەسەر ئومەتە هاتووە بە درێژایی مێژوو 1000 ساڵ. هەندێک جار لە نەسڕەتا بووە قەت فروقاتی نەخوێندوێتەوە. هاي بيركنوا صلاح الدين أيوبي صوفية أشعرية شافعية هامو عالم بدو جهاد كاتشكو روجي نصرته لم لا تروا للروجي كوتنا هموش تكان يكتري أخيان دوتو شكو بو شدنا بو بيوي مشغول بيكو استش أو هاي زماني الشيخ جيلاني شرواو حياتي الشيخ جيلاني بخيانوا أمرت شونا بالضبط أو مسلمانان هم خريج يكترن شكو كافريان ليونا بۆیە زۆر حەزمە کردم سوورەتە هەڵبژێرم کافر ناسی کورە تۆ کافر نەبینی خەریکی چیت دائما دوور مسلمان ئەبینێ. جاری تر عەرزم کردوون مەولانە ئەفەرمێ سەگ بە سەگەتی خۆی ئەگەر بەردێکی تێگری پەلاماری بەردەکە نایە حەپە لەو کەسە ئەکا کە بەردەکەی تێگرتووە تێ ئەگا تێ ئەو ئەزانێ ئێمە کافران و بێدینان یەهود و نەسارا و مەجووس باش ئەزانین خەریکی چین ئەوان بەرد لە ئێمە ئەگرن ئێمە مەشغوڵ بوون بە بەردەکان وازمان لە ئەسڵەکە هێناوە.